خۆشەویستەکانم ئەب ئومەتی ئیسلامە کە ئومەت واحیدەیە ئەبێ ئومەتێکی ئیجابی بێ لە ژیانە نەک ئومەتێکی سلبی. ئێمە هاتووین ئیشی خوا جێبەجێەکەین لەسەر زەویە، خەلیفەی خواین لەسەر زەویە، تعمیری سەرزەوی ئەکەین بە دینەکەی خوا، بە پەیامەکەی خوا. ئەمە ئاینی پیرۆزی ئیسلامە. ئاینی پیرۆزی ئیسلام نەهاتووە مرۆڤەکان گۆشەگیر کابی خاتە کنار، یا ئەمەنە زیادە ڕێی بکەن توغیان بکەن لە شەریعەتی خوا لادەن یەکتری قەتڵ و عام بکەن، هەر بەس بووە خاوەنی نەوەوی ئیتر هەڕەشە لە دەوڵەتەکان بدا و داگیری کە. خوای تەعالی مرۆڤایەتی بۆ خەلق نەکردو، بۆیە ئومەتی ئیسلام کە خەیرە ئومەیە هاتووە بە پێی شەریعەتەکەی خوا سەر زەوی ئاوەدان ئەکاتەوە بە عەدل، بە دادپەروەری، بە مساوات. بۆیە خۆشەویستەکانم خوای تەعالی ئەفەرمێ ئەو ئومەتە کە دێت کنتم خەیرە ئومە، یعنی ئێوە باشترین ئومەتن تا ئەم ڕێبازەتان هەبێ، تا لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بن کە ڕێبازەکە چییە؟ تأمرون بالمعروف وتنهون عن المنكر. بۆ لەناو ئومەتی ئیسلامە خراپەکاری زوو تەشەنە ناکا، بە تایبەت قەدیم ئیسە خەریکە ئەوەنە ئەوترێ ئیوە حەقتان چییە و تۆ حەقت چییە و تۆ لە ماڵی خۆت دانشە و تۆ بۆ خۆت نوێژی خۆت بکە و ئیلاقە چیە کابرا فەسادەکە خراپە ئەکا زوڵمەکە نازام چێک، ئەوەنە ئەموشە وترا خەریکە ئێمەش وەکو ئومەتەکانی ترمان پێدێ. مع العلم ئەوەی کە ئێمەی کردوتە خەیریەت، ئەوەی کە ئێمەی کردوتە چاکترین ئومەت ئەوەیە کە خراپەت بینی بڵێ خراپە مەیکە، چاکەتیش بینی تەشجیعی کەی و بانگی خەڵکی کەی بۆ لای خوا. بەمە ئێمە بووینەتە خەیرە ئومە، بەمە ئەم ئومەتە دائیمەن لەسەر چاکە ئەمێنێتەوە، هەر کاتی ئەمەی نەما دەستی لێ بشۆرە و ئەشفەوتێ و ئەبێتە زەلیل ئەبێت لەژێر دەست ئومەتەکانی ترە. خراپترین ئومەتەکانی سەر زەوی زاڵە بێ بەسەرمانە. وخوای تەعالی بەری لعنەتی خۆیمانەکا لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم، على لسان داود وعيسى بن مريم، يعني بني إسرائيل لعنتيان ليكرا للايان پێغەمبەرەکانەوە لەسەر زمانی پێغەمبەرەکان. بۆچی يعني لەبەر ئەوەی بني إسرائيل كانوا لا يتناهون عن منكر فعلوه. ئەگەر خراپەیان ببینایە پێشان تا چاکبوون خوای تەعالی کردنی بە باشترین ئومەت. بني إسرائيل مدەیەک باشترین ئومەتی سەرزەوی بووە، شعب الله المختار بووە وەکو خۆیان ئەڵێن. بەڵام کاتێک لە هەدەفە سەرەکیەکە لایدا كانوا لا يتناهون عن منكر، ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیان تیانەما بوو بە خراپترین ئومەت. خوای تەعالی لە سوورەتی تینە ئەفەرمێ لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين. إنسان لباشترين پلەبەرزیایە لەسەرەوەی هەموو مەخلوقاتەکانی خواوەیە، بەڵام کە ئەم ئیشەی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەی واز دێهێنا دێتە خوارەوە، ئەکەوێتە ژێری ژێر، ئەکەوێتە ئەسفەلە سافلین. ئەڵێ مەسەلەی لە تەفسیری ئەو ئاەتە ئەڵێ بەنی ئیسرائیل ئەگەر کەسێکیان ببینایە خراپەیەکی بکردایە، بۆ نمونە ئیسەیەکێک لە ئێمە یەکێ ببینێ خراپاکە ئەڵێ پێ ئێوە دەوێت کوڕم خراپە مەکە، براکەم خراپە مەکە، ئەوە باش نییە، نەسیحەتێ کرد. بەیانی بەهاتایەتەوە هەم بیبینایە خراپاکە ئەویت من حەقم چییە دوێ کە پێم وت و تاو لەسەرەوە خوای گەورە غەزەبی لێگرتن. ئێمە ئەبێ هەموو ڕۆژێ خراپەمان بینی پێی بڵێن ئەوە خراپەیە و هەموو کاتێکی چاکە تەشجیعی بکەین و بڵێن ئەوە چاکەیە، ئەو کاتە لەسەر خەیرەیەتەکە ئەمێنینەوە. ئەم خاڵە زۆر گرنگە خۆشەویستەکانم، ئەم خاڵە زۆر گرنگە. ئەگەر ئێمە بمانەوێ سەربەرز بین ئەبێ لەسەر ئەو کارە پیرۆزە کە خوا بۆمانی داناوە بەردەوام بین.